حقا للرقيب بوبر ودرقان حراما لودي وكأم تختي سليمان حراما قيلك ضعيف حزين إذن العشقا قرياني بكل نالي مستانا حراما سوتاني ببيدنجي آدابي محبت سوتاني ببيدنجي آدابي محبت وكبو البلم أفغان بپروان حراما وادر بدر ضل وتني سينمي ونكرت لو شير خويري بو أملان حراما ديودك بالرحمن مهي الروي أو صنم مدي قربت أما بيه خزمتي بتخانة حرام من پادشه عشقم و هرداغی جنونم من پادشه عشقم و هرداغی جنونم تاجی سر باقی کل دیوان حراما هر کوکن و مجنون كريشي و بیابان غيري كنو قجبن کل فرزان حرام بێداغی نەدامە دڵ و بێ دەردی ئەسەف جان لەم کالی بەدا دڵ لە دڵە و جانە حرامە خوێناوی جگەر گۆشەی بەیت الحەزەنێ بوو مەحوی بەسە مەیلی مەی و مەیخانە حرام لە مێژووی مرۆڤایەتیە قوڵترین وشەکان لە بێدەنگیە گوتراون کاتێک حەزرەتی مەریەم سەلامی خوای لەسەر بێ ڕۆژووی بێدەنگی گرت خودا زمانی منداڵێکی پێبەخشی کە لە بێشکەدا قسەی کرد لەو ساتەدا فێر بووین کە بێدەنگی تەنها نەبوونی دەنگ نییە بەڵکو زمانێکی ترە زمانێک کە تەنها دڵە پاکەکان تێی ئەگەن مەحوی گوتەنی سوتانی ببێدەنگیە ئادابی محەبەت وەک بولبولە مەفغانە بە پەروانە حرامە لە هەر بێدەنگیەکدا هەزار وشەی نەگوترا و شاردراوەتەوە هەر بۆیە عاریفان ئەڵێن بێدەنگی زمانی خودایە کاتێک زمانی جەستە بێدەنگ دەبێ زمانی ڕوح دەست بە قسەکردنەکە خوای گەورە لە قورئاندا دەفەرمێ فەکولی وەشڕەبی وەقەرری عەینا فإما ترين من البشر أحدا فقولي إني نذرت للرحمن صوما فلن أكلم اليوم إنسيا لە چیرۆکی مەریەمدا سێ نهێنی هەیە خۆشەویستان نهێنی یەکەم بێدەنگی پەردە نیە بەڵکو پەنجەرەیە نهێنی دووهەم کاتێک مرۆڤ بێدەنگ دەبێ خودا خۆی قسە دەکا نهێنی سێهەم لە بێدەنگیدا موعجیزە ڕوودەدا با بینە لای حکمەتی عاریفان و بزانین عاریفان لە ئەم ڕازی بێدەنگیەوە چیان وتووە سوڵتان بایەزیدی بەسڵامی ئەفەرمێ 30 ساڵ لەگەڵ خودا دوام پاشان زانیم هەموو قسەکانم بێدەنگی بوون و هەموو بێدەنگیەکانم قسە بوون دوجار شێخ جونەیدی بەغدادی ئەفەرمێ بێدەنگی 4 دانە دەروازەی هەیە دەروازەی زمان کە قسە ناکا دەروازەی دڵ کە بیر ناکاتەوە دەروازەی ڕۆح کە ناجوڵێ دەروازەی سر کە تەنها خودای تێدایە ژیانی پێغەمبەران پڕپڕن لە ڕازی بێدەنگی زەکەریا درودی خوای لێبێ 3 دانە ڕۆژ بێدەنگ بوو موسا درودی خوای لەسەر بێ 40 دانە شەو لە تووری سینا ئەیسا درودی خوای لەسەر بێ 40 ڕۆژ لە بیابان و محەممەد صلی الله عليه وسلم لە غاری حیرا بێدەنگی کردە یەکێک لە مەقامەکانی گەیشتن بە پەروەردگار
با گوێ لە شارەزایەکی ئەم بوارە دەرونیە بگرین، ئەم بوارە ئیمانیە. میوانی بەڕێز و خۆشەویستمان جەنابی دکتۆر ناسیح ئاروزەری مامۆستای زانکۆ، زۆر بەگەرمی بە ناوی ستافی بەرنامە و بینەرانی خۆشەویستی شەو بە خێراتن دەکەین. زۆر سوپاس و ڕەمەزانت پیرۆز و تاعەت قوبوڵ. زۆر سوپاس بۆ ئێوەش، هەمیشە لە شادی و لە بیرکردنەوەی خێر و پەیوی جوان و تێڕازاوەدا بن. یاخوا بە خێر بێ مامۆستا. زۆر سوپاس. هەر با بڕینەوە سەر شعرەکەی مەحوی کە ئەڵێ سووتانی بە بێدەنگیە ئادابی مەحەبەت، وەک بولبولەم ئەفغانە، یعنی ئەم هاوارە بە پەروانە حرامە. طبعا شێخی سعدی لە گوڵستانە ئەڵێ ئەی مرغی سەحر عشق ز پەروانە بیاموز، ئەڵێ ئەی چۆلەکەی بەرە بەیان، ئەی بولبول عشق لە پەروانەوە فێر بە، کان سوختەرا جان شود ئاواز نەیە. ئەڵە کاتێک کە خۆی ئەدا بە چرای معشوق و خۆشەویستەکەیە تەواوی وجودی ئەسووتێ، بەڵام دەنگیشی لێوە نایە. ئەمە چییە تۆ کردوتە بەم دەنگەندەنگ و هات و هاوارکردنە کاتێکە بە معشوق گەیشتووی؟ بۆیە جەنابی بەحویش پێمان ئەڵێ ئەم هاوار و ئەفغانکردنە بە پەروانە حرامە، قەی ناکە بولبول ئەگەر هاواری شەکە. با چینە ناو ڕازی بێدەنگیەوە. لە ڕاستیدا بابەتەکە ئەوەندە سەرنجڕاکێشەرە لە ناخەوە حەز بە بێدەنگی ئەەکەم نە قسەکردن، چونکە بێدەنگی دەرگای زوبانی پاراوی دڵ دەکاتەوە، بەڵام قسەکردن زۆرجار لە بازنەی بیرەوەریەکان و مێشکی مرۆڤەوە دەواازەکە دەکاتەوە. دایمە قسەکردن بەگشتی بەرە و زۆرجار نامۆبوون و پەشێمان بوونەوە و ڕەچاوکردنی دڵی بەرامبەر و شکاندنی کەسانی دیکەی تر دەکا کە نێزیکترینن لێمان. دەکاتێکا بێدەنگی ئەو سۆزە جوانەیە کە دایکێک سەیری منداڵەکەی ئەکا هەتا دەنگی نییە، مناڵ تا قسە ناکا، لە باوەشی هەمووانە، هەتا زمانی نەپژاوە بیلبیلەی چاوی دایە و بابە و خوشک و براکانە، بەڵکو و بیلبیلەی چاو و گیان و ڕۆحی بەر و دراوسێ و تەنانەت میوانەکانە. بەڵام کاتێک کە زوبان پەیدا دەکەین، کەم جار هەیە کە بتوانین وەک پێویست بە نەرمی، کە زمان خۆی ئێسقانی تیانە، بەڵام ئێسقان دروست ئەکات بە وشەی ڕقی، بەرد دروست ئەکا بە هاویشتنی ئێسقان کە طەبیعەتی وەهایە، ڕقە زۆرجار بزمار بەرد هەر چیشتی ڕق و توندە لە زمانەوە دروست ئەبێ ئەشکرێت ئەگەر هات و ئەم زوبانە لە دڵەوە سەرچاوی گرت، بەشێک لە کانیاوی دڵ، هەناسەیەکی کانیاوی دڵ بێتە سەرزار، وەک قەترەیەکی ژیان و حەیات دڕ و مرواری لە سەرزار بێتە دەر. سروشتی مرۆڤ خواوای دروست کردوین، یەک زوبانمان هەیە، بەڵام دوو گوێمان هەیە، هەتا دوو ئەو نەببیستین لە بەرامبەر یەک قسەکردندا. بەڵکو گوێچکە دوو سەحنی بۆ دانراوە بۆ ئەوەی زیاتر ببیستێ، بەڵام زوبان دوو دەرگای بۆ دانراوە بۆ ئەوەی کە کەمتر بدوێ دەرگای ددانەکان و دەرگای لێوەکان، هەتا بزانین ئەم زوبانە زۆر بە وریایی پێویستە بەکاری بێنی. کە ئەبیستین پێویستمان بە زۆر شتی تر نییە، بەس کە زوبان بەکارێنی و قسە دەکەی، پێویستمان بەوەیە ببینین، پێویستمان بەوەیە شەویلگە بجوڵێنین، پێویستمان بەوەیە کە بەشێک لە جوڵاندنی دەم و لێ و ددانەکان و شەویلگە هەمووی بخەینەگەڕ. بۆیە پێویستی بەوەیە کە زیاتر ماندوو بین بۆ ئەوەی دواتر ماندوومان نەکا، ماندوو بین لە ئامادەکردنی قسەدا تا دواتر ماندوومان نەکا لە ناڕەحەتی پەشێمانی و لێبوردندا. مامۆستا ئەگەر هەر تەماشای چیرۆشی حەزرەتی مەریەمە بکەین سەلامی خوای لەسەر بێ، ڕازێکی زۆر زۆر گەورە و وەکوڵێ مەقامێکی زۆر زۆر گەورەی سکوتی تایە کە
من پێم خۆش زۆر بەوردی لەسەری بۆستین یعنی بۆچی لەویا خوای گەورە ڕۆژووی قسە نەکردنی فەرز کرد لەسەر حەزرەتی مەریەم تەنها ئەوەی کە یعنی کە وابزانم یەکێک لە ماناکانی مەسەلەن سەمتە ئەم سەمتە ئەم بێدەنگیە ئەم ڕازی بێدەنگیە یعنی ئێستا ئێمە ئەگەر بێنینە پێشچاوی خۆمان مامۆستا دیقەت بە ئەگەر حەزرەتی مەریەم بۆ نمونە باسی ئەوەی بکردایان ینی نەخێر ئەم مناڵە کە خوای گەورە پێی بەخشیوم و ئاوا پێی بەخشیوم و ئاوا بوو یعنی ئەگەر بە قسەکردن باسی بکردایە ئەم وێنەیە هەر هیچ وەکڵێ دروست نەبوو بەڵام بێدەنگی هەڵبژارد خوای گەورە بێدەنگی کردە حاڵەتێک بۆ حەزرەتی مەریەم هەتا ئەوەی کە بتوانێ بەڕاستی لە بێدەنگیە گەورەی ئەم موعجیزەیە بە بەرامبەرەکانی بڵێ بێدەنگی وتم زبانی پاراوی دڵە بێدەنگی سەرچاوەی خۆنێزیکردنەوەیە لە خوای گەورە سوبحانەه وتەعالا چونکە بابەتێک بە تایبەتی لە ڕووداوی خاتو مەریەمدا سەلامی خوای لەسەر بێ ئەگەر خاتو مەریەم دە زوبانی هەبوایە هەر زوبانە و دە بەڵگە و سەد بەڵگەی بهێنایەتەوە ئەو واقعە بە قسەکانی ئەو نەدەگۆڕە بەڵام بێدەنگی هەڵبژاردن هۆکارێکە بۆ ئەوەی کە بەرامبەریش فێری بێدەنگی ببێت یەکسەر پێشنیارەکان مەکە بەسەریا جارێک تۆمەتبارکردن جارێک گومان لێکردن جارێک بوهتان بۆکردن زۆر جار ئەم بێدەنگیەوا دەکات کە بەرامبەر فێر بکا کە تۆزێ هێمن بە ئێستا گەورەترین کێشەی سەردەمی ئێمە ئەوەیە کە هەمومان فێری هاوار بووین کاتێک کە دڕکێک گەچێ بە پێمان خۆشە مایکێک لەبەر دەمانە بێ و هاوار بکەین ڕخنە بگرین بشکێنینەوە لە بەرامبەردا زوبانمان بکەینە بڕنەوێک کە دوور و نزیک بپێکێ کە ئازارەکان بەناو خەڵکیدا بڵاوکەینەوە لە کاتێکە دەکرا بە تۆزێ بێدەنگی برینی دڕک بە پێداچوونەکەت بە دەستداچوونەکەت هێمنتر بێتەوە بە تۆزێ بێدەنگی و بیرکردنەوە لە ئەج و پاداشت خەم و خەفەتەکانی خۆت لا دەچوو کاتێک کە ئەدیوت قسە بکەی ئەو کاتە هەستەکەی قسەت پێ نییە بۆکردن چونکە بە قۆناغێکی پەروەردەیی سافی سازگاری خاوێندا تێپەڕیوی کە بێدەنگیە زۆر جار پێویستمان بەوەیە کە بێدەنگ بین بۆ چارەسەرکردنی گرێ کۆلکەکانی دڵی خۆمان زۆر جار پێویستمان بە بێدەنگیە لە بەرامبەر ئازار و ناڕەحەتیەکانی ژیانی خۆمان زۆر جار پێویستمان بە بێدەنگیە لە پێناو ئەو حەسادەتەی کە شەیتان لە دڵمانە دەیکاتەوە و دەیەوێت لەسەر زارمانە پەخش بێتەوە بەڵام بێدەنگی وا لێ دەکات کە دەرسی شەیتان دابدرێت تەمێ بکرێت کە ئیتر بەسە کاتیەوە هاتۆ کە تۆ تۆزێ بێدەنگ بی یەکێک لە شاعیرەکان ئەڵێن جراحات السنان لها التيام ولا يلتأم ما جرح اللسان برینی نوکی نێزە ئەکرێ مثلەن چارەسەر ببێ و بە مروری زەمان بە تێپەڕینی کات ئەو برێنە ساڕێژ ببێ و ئاسەوارەکەشی نەمێنێ بەڵام برینێک کە زمان ئەی خوڵقێنێ لە نەتیجەی قسەکردنی زۆر لە دڵی بەرامبەرەکەیە هەتایە کاتێک ئەو ئینسانە ئەبینی ڕێک ئەو قسەیەت بیر ئەکەوێتەوە و بەڕاستی برینەکەی جاریشی تر وەکوڵێ لە دڵ تا ئەکولێتەوە ئێمە لە مانگی ڕەمەزانین مامۆستا مانگی ڕەمەزان یەکێک وەکو عەرزم کردی لە ماناکانی سەمت و بێدەنگی و سکوتە چی بکەین بۆ ئەوەی کە ئێمە بەم زمانە نەتوانین ینی وا بکەین کە عەزێتی کەس نەین من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت خۆی بە ڕۆژووبوون فەرمانێکی خوددایە و هەمووان بە ڕۆژوو دەبین بەڵام گرفتێکمان هەیە هەمووان بە ڕۆژووبوونی جەستەین نان ناخۆین ئاو ناخۆینەوە بەڵام بە ڕۆژووبوونی ڕاستەقینەی ئەندامەکانی معنەوی جەستەنین کە تۆ چاومان بە ڕۆژوو بێت کە من تۆ چاومان بە ڕۆژوو بێت لە دیتن تەنها
بۆ پاکی و ساغیە و حەڵاڵیەکان بێ گوێمان بە ڕۆژوو بێ لە بیستنی کۆمەڵێک کار و کارنامە و زوبانمان بە ڕۆژوو بێ لەوەی کە هەندێک قسە بکەین تەنانەت دەرەجەیە لەم زیاتر بەرزتر هەیە لە بەڕۆژووبووندا کە بەڕۆژووبوونی هزر و فکری مرۆڤەکانە کە بەڕۆژوو بین لە بیرکردنەوە لە شتی نەشیا و نەگونجاو بەڵکو پلەیەکی بەرزترمان هەیە کە بەڕۆژووبوونی ڕۆحەکانە لە هەموو دنیا بەرقوباقی دنیا وا سەرنجت ڕانەکێشێ کە زبان زیاد لە سنووری خۆی پێڕاکێشێ چونکە هەمووی دەرەنجامەکان بۆ بیرکردنەوەیە خی گەورە فەرمانی فەرمۆ لە قورئاندا کە ئەبێ بەگوێ بکەیت بەڵام یەکێک لەو فەرمانانەی کە لە ناو کۆمەڵگەی ئێمەدا و لەم سەردەمەدا پشتگوێ خراوە هەمومان گوناهبارین لە ئاسیدا ئەو فەرمانە خواییە کە خوا ئەفەرمێ وەقولوا للناس حوسنا لەگەڵ خەڵکیدا بە جیاوازی ڕنگ و بۆی بە جیاوازی نەتەوە و هۆز و گەلی بە جیاوازی زوبان بەڵکو بە جیاوازی ئاینەکان وەقولوا للناس دەبێت هەوڵ بدەین جوانترین پەیڤ هەڵببژێرین کە بەرامبەر نەشکێنی جوانترین پەیڤ هەڵببژێری کە بەرامبەر هەڵبنەی بۆ خێر جوانترین قسە هەڵببژێرین کە بەڵگە بێ لەسەر ئەوەی دڵ و دەروونمان شوشەکەی خاوێنە و چڵکن نەبووە و پیس نییە وشەیەک هەڵببژێرین پێشکەشیکەین بە بەرامبەر کە دەتوانیت جوانترین دیاری بێت بۆ دەستت وتراوە ئێوە ناتوانن بە پارە و ماڵ و سەروەتان بەشی هەموو خەڵکی بدەن بەڵام ئەتوانن بە وتەی ڕەوان و قسەی شیرین و ڕوویەکی کراوە هەموو دەوروبەرتان گەشبین بکەن دڵخۆش بکەن وی زۆر گرنگە ئەم فەرمانە خوایەی کە ئەفەرمێت جوانترین پێشکەش بە خەڵکی بکەن فەرمانێکە زۆر بەمان تێکەوتوین تایدا نەمانتوانیوە بۆ شێوازە بین بۆیە بێدەنگبوون بە معنە ئەوە نییە کە قەت هەرگیز قسە نەکەی بەواتای ئەوەیە کە زۆربەی کات بێدەنگ بە هەتا ئەو قسەی بە تەمای ئەنجامی بدەی لە مێشکتا گەڵاڵە بوو بێ لە هزر و فکردا پێگەشتوو بێ وەک گوڵێکی جوان بەروبووم و گوڵی تیا بێ بزانی ئەو کاتەی کە تۆ دەدوێی وەرزەکە و ژینگەکە هی ئەوەیە وەکو تۆیەک بچێنی و بەروبوومی هەبێ ئەو کاتە تۆ بتوانی کە قسەکە بکەی وەکو پێشکەشکردنی دوڕ و مرواریەک بێ بۆ بەرامبەرت کە ئەمە هۆکار و دەستپێکی ئەوەیە کە ژیان پڕ لە ئاسوودە و پڕ لە هێمنی بێت کە جوانیەکانی یەکتر ببینین و شیرینیەکانی یەکتری لە قسە و لە گفتە پێشکەش بە یەکتری بکەیت لە یەکێک لە عاریفەکان پرسیارەکەن بۆچی قسە ناکەیت ئەویش بەم شێوەیە جوابیانەیەتەوە فەرمێ چ گویم کنا و گفتنم بهتر است زبان در دهان پاسبان سر است حالا چی بڵێم یعنی ئەوەی کە نەوتنەکەم زۆر باشترە بۆ حاڵی خۆم چونکە دوجار ئەم زمانە کە ئەوە تا لێرە پاسەوانی ئەم جەستەیە پاسەوانی ئەم سەرەیە زۆر کەس وەکوەڵێ بەهۆی زمانیەوە بەڵێ کوژراوی زمانیەتی ینی مامۆسا دوجاری یەشێکی تر لە ڕازەکانی ئەم بێدەنگیە ئەوەیە هەر شکۆی ئەم ئینسانە مامۆسا ئەپارێزێ وجود و حیاتی ئەم ئینسانە ئەپارێزێ ئەمە بەڕاستی زۆر گرنگە ئێمە وەکو جەنابەت ئیشارەتت پێ فەرموو لە سەرەتایە کە خوای گەورە دوو دانە گوێی پێ بەخشیوین لەگەڵ یەک دانە وەکوڵێ دەم بۆ قسەکردن زمان بۆ قسەکردن ئەمە مانای ئەوەیە کە هەمیشە پرۆسەی بیستن ئەبێ زیاتر بێ لە پرۆسەی قسەکردن چۆن ینی ئەم ڕازە جارێکی تر وەکوڵێها بێنینەوە قسەکردن وتراوە ئەگەر هات و قسەکردن زیو بێ بێدەنگی ئاڵتونە واتە بە نرخترە خۆی گەورە لە قورئاندا دەفەرمێ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد هەر وشەیەک لە زارمان دێتە دەر نووسەرانێک هەن کە لەسەرمانی دەنووسن کاتێک کە تازە مۆبایل هاتبوو و پەیوەندیکردن بە دەرەوەی وڵات زۆری تێدەچوو هەموو کەسێک ئەویست لە دەقیقەیەک لە خولێکێک دوو خولەکدا
قسەکانی کۆتایی پێبێنێ. بەڵێ. خۆی لە ڕاستیدا ئەگەر هات و ئەو وشانی لە زارمان دێتە دەرەوە پرشنگدار و ڕووخۆش و دڵخۆش بن باڵانسی ئیمان و ئەخلاقمان زیادەکە. بەڵام ئەگەر هات و پێچەوانی ئەوە بن ڕەشبین بن سوکایەتی شکاندن جوێندان نیوە ناتۆرە دەرهێنان کە هەموو ئەمانە حرامن ولا تەنابەزوا بالئەلقاب. ئەوەندەی تر باڵانسی خراپە و تاوان و گوناهی مرۆڤەکان زیادەکە. سوپاس مامۆستاگیان بۆ ئەوەی کە ئەم شەو میوانی بەرنامەکەمان بوویت. ومێ دەخوازم کە ئەم ڕازی بێدەنگیە ئەم شەو بۆ تەواوی بینەرانی خۆشەویست نمایان بوو بێ و بتوانن زیاتر و زیاتر لەگەڵ ئەم ڕازی بێدەنگیە خۆیان ڕابهێن و کارێک بکەین کە هەر شتێک کە ڕوویدا مەرج نییە هەمومان قسەی لەسەر بکەین با داینین بۆ خەڵکی اختصاص و ئەوانەی کە تایبەتمەندی هەر ئەو بوارن کە مەسەلەن زەرورە قسەی لەسەر بکرێ. ئەگەر قسەیەکتان نەما بێ من ماڵاوایی یەکەم کۆتایی بە بەرنامەکە هێنم. یەک گوشەی زۆر کورتم هەیە بۆ هەمووان کە ئەمڕۆ سۆشیال میدیا تۆڕە کۆمەڵایەتەکان بۆتە واقعێکی ژیان. وەک نەخۆشی بڵاو بۆ تۆ کە هەموو کەس لە هەموو شتێکە ئەبێ لایک و کۆمنتی هەبێ. لە ڕاستیدا ئەمە هەڵەیەکی گەورەیە. زۆرجار هەڵبژاردننی بێدەنگی وا دەکات ڕەواج نەدرێ بەو شتەی کە پێت خۆشە. بەڵام وەڵامدانەوە و ڕەتدانەوەی ئەوەندەی تر ڕەواجدانە بۆ بابەتە. بۆیە لەمەشە وا دیارە یاساکانی فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکانیش لەوایە کە بێدەنگی زۆر زێڕ و گەوهرە باشترە لە کۆمنت و لایک و قسەکردن. سواس بۆ مامۆستای بەڕێز و خۆشەویست جەنابی دکتۆر ناسح ئارزەری مامۆستای زانکۆ کە ئەم شەو پێکەوە باس و خواسێکی ئەم ڕازی بێدەنگیەمان کرد. بە ئومێدیەوەی کە لە شەوانی داهاتووە ڕازگەلێکی دیکە نمایان بکەین و ئێوەی ئازیز و خۆشەویستیش بەهرەمەند ببن. تا بە گەیشتنەوەیشی تر هەموو لایە بەخوای گەورە سپێرم خواتان لەگەڵ ماڵتان.